خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانەمەم شەو بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەین لە ماوەی ڕابردوودا ژمارەیەک چالاکوان و ڕۆژنامەوان و هاوڵاتی بەیانووی جۆرا و جۆر دەستگیر کرابوون دوای دادگای کردنیان بڕیار بوو بە ئازادکردنی مەرزدار ئازاد بکرێن بەڵام ئازاد نەکراون و ئەمەش کۆی پرۆسەی ئازادی ڕادەربڕینی لارێمی کوردستان خستۆتە ژێر پرسیارەوە بە تایبەتی چەند ڕۆژێکە کەوتونەتە مانگرتنێکی قورس و بەشێکی زۆریان لە دۆخێکی تەندروستی زۆر خراپدا بۆچی هاوڵاتیەکی هەرێمی کوردستان کە بڕیار دراوە ئازادیش بکرێت بەڵام ئازاد ناکرێت بۆچی ئێمە زیندانەکانمان ببێتە شوێنی ڕاگررتنی کوڕان و کچانی ئازادی خواست ئەگەر بیرۆڕاکەی لەگەڵ هێزێکی سەرەکی هەرێمی کوردستان یەکێتی بە یاخود پارتیان هەر هێزێکی تر یەکان گیر نەبێت ئەم شەو لەسەر ئەم پرسە گفتوگۆ ئەەکەین بە میوانداری بەڕێزان بەڕێز زانە تۆفیق پارێزەر و ڕۆژنامەوان سوپاس کاکزانە هەروەها لە سلێمانیەوە ئەیهان سەعید بە سکایپ لەگەڵمانە بێ کە نوێنەری زیندانیانی بادینانە تیمی زیندانیان و هەروەها لە هەولێرەوە بەڕێز شۆڕش کەریم ئەندامی یاخود پارێزەری زیندانیانی باجینان و هەروەها بەدران محێدین ڕۆژنامەوان کاکزانە بۆچی تۆ وەکو پارێزەرێک وەک ڕۆژنامەوانێک وە کادرێکی پێشکەوتوی پارتی دموکراتی کوردستان بۆچوونە چیە لەسەرەوەی کە تا ئێستا بوێ ڕای ئەوەی کە بڕیاریش درراوە ئازادبوونی مەرزدار بیانگرێتەوە بەڵام کۆمەڵێک ڕۆڵەی ئەم وڵاتە کەوتونەتە مانگرتنێکەوە کە بەشێکیان نەبورێنەوە بەشێکیان دۆخی تەندروستیان گەیشتۆتە حاڵەتێکی مەترسیدار. بەڵێ پێشێکی سپاس بۆ بەڕێزەکانەیە دیارە ئێمە تۆری بەرنامەکەمان لەسەر ئازادی بیرۆڕایە بێگومان لەسەر عنی تەنیا بەڵێ ئەو زیندانیانە نییە کە ئێستا با بڵێن دەست بەسەرن یا ژیراون دیارە من ئەتوانم لەسەر دوو تەوەر قسە بکەم تەوەریشان تەوەرێکی سیاسیە بەڵێن تەوەریشان تەوەریکی یاساییە طبعا من پارێزەرم من ناتوانم هیچ بڕیارێک لەسەر کەیسەکە بدەم بە مەرجەگە بێت ئەم کەیسە لای من بێت مطالعەم هەبێ لەسەر کەیسەکە بزانم ئەو شروطانی کە پێی دەوترێت با بڵین ئیفرازی شەرتی لەم جیراوانەدا هەیە ئەمە یەک دوو ئایا دادگا بەتەواوەتی بڕیاری ئازادکردنی یا بەراعەتی ئەم برایانیاوە لە ناو زیندانە ئەمانە و کۆمەڵە ڕەگەزی قانونی هەیە بۆ ئەم کەیسە گرنگە طبعاً وەکو پارێزەر تۆ بێت ئیطلاعت هەبێت لەسەر کەیسەکە بەداخۆ من بەڕاستیەکەی کێسەکانم نەبینیوە و نازانم با بڵێن قۆناغەکانی لێکۆڵینەوە و دەست بەسەرکردن و قۆناغەکانی ناو دادگایان چی بووە و ئەو ئەقوالانی کاوانداویانە چی بووە و بەرگری کار وەکو پارێزەر پارێزەرەکانیان چ بەرگریشیان کردووە و لە بەرامبەر ئەوەدا با بڵێن حاکم لەوێدا چ بڕیارێکی داوە بە چ مەرجێک و بە چ دلیلێک و بەڵگەیەکە لەبەردەستیانە بۆیە هەنگاو هەڵێنین بۆ بابەتی ئازادی ڕادەربڕین کە گرنگە لای من ئەمە بابەتیشی گرنگە و با بڵێن توخمێکە لە توخمە ئەساسی و گرنگەکانی مەسلەی دیموکراسی و دیموکراتیزەکردنی سیستەمی سیاسی دیارە مەسلەی ئازادی بابەتێکی ڕێژەیە لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی ترە گۆڕێک لە تەنانەت لە شارێکی شەو بۆ شارێکی ترە توانم بڵم بگۆڕێت بە شێوەیەکی گشتی ئەگەر ئێمە تەقیمێ بکەین هەڵسەگاندنێ بکەین بۆ ئازادی بیر و بۆچوونی سیاسی لە هەرێمی کوردستانە ئەتوانم بڵم تا ڕێژەیەکی باش ئازادیەکی باشەیە بەڵام ئەم ئازادی ئێمە هەتا ئێستا بە پرنسیب نەکراوە و ئەم ئازادی ئێمە جۆرێک لە با بڵێن پاشاگەردانی تێدایە و ئەوەی کە کاری ڕۆژنامە نووس دەکات کاری پرۆفیشناڵ ناکات ڕاستە بەخۆی لە ڕۆژنامە نووس ڕاستە بەخۆی دەڵێت خاوەن قەڵەم بەڵام لە هەمان کاتە هەنێک با بڵێن یاسا و ڕێسا هەیە یاسا و ڕێسای نێودەوڵەتی ژێ لەگەڵیا بەداخۆ بەشێک لە ڕۆژنامەنووسانی ئێمە ئەم زانیاریانە ئەم ئیتیکانیە و بە ڕێگایەکە ڕۆن کە دەیانوێت پیشەی ڕۆژنامەگەری بۆ هەندێک بابەتی شخصی و هەندێک بابەتی سیاسی بەکاربێنن دیارە دەبێت لە هەرێمی کوردستانە ئەوەی کە پێی دەوتێت سندیکای ڕۆژنامە نووسان لە هەرێمی کوردستانە جۆرێک جاریکە جۆرێک لە با بڵێن ریفۆرمێکی باش بکرێتەوە لە ناو سندیکایەدا و تەنانەت نەک تەنیاوەکو سندیکاوەکو نیقابە دەبێت لە یاساکەشە جاریکە هەموار بکرێتەوە بخرێتەوە ناو پەرلەمان هەندێک بابەت هەیە کە تەرک بکرێت کە پەیوەندی بە کاری ڕۆژنامە نووسیەوە نییە هەندێک بابەتی تریژەیە کە پەیوەندی بە مەسایلی غەرامەوە یا عقوبەکانی ئەوانە هەندێک ڕۆژنامە نووسیان کاری ڕۆژنامەوانی تێکەڵە بێ بە کاری
سیاسی و ئەجەندای سیاسی. جا من ئەمە لێرە معنی حەدەسێک باس بکەم ڕووداوێک باس بکەم. من پێشەوەی بێمە بەرنامەکەی بەڕێزت با بڵین گەڕانێکم کرد. تەسەوورەکەی لە وڵاتیشی وەکو فەڕەنسا لە وڵاتیشی وەکو بەلجیکا کاوانە قمەی دیموکراسین و ڕۆژنامەنووس کاری تەواوی خۆیەکە کاری پرۆفیشناڵی خۆیەکە لە وڵاتانەدا سەیری ڕێژەی ئەندامانی ڕۆژنامەنووسانم کرد لە سندیکا نیقابیەکانی ئەوێدا کە وەکو سندیکای ڕۆژنامەنووسانی ئەوێ و ئەندامی سندیکای باڵێن ڕۆژنامەنووسانی ئەوروپی سەیرم کرد لە وڵاتیشی وەکو بەلجیکادا نزیکەی 100 ڕۆژنامەنووسەیە بەمەرجێک ئەم وڵاتە وڵاتێکی سربەخۆیە لە ڕووی نظامی سیاسی و زۆر دیموکراسیە لە قیمۆ تۆپی دەسەڵاتی دیموکراسیایە و لە هەمان کاتیشا با بڵین پایتەختی یەکێتی ئەوروپادا لەوێ 100 ڕۆژنامەنووسەیە کە کاری ڕۆژنامەنووسەکەن لە هەرێمێکی وەکو ئێمە کارێمی کوردستانە ئێمە لاانە 3 ملیۆن 4 ملیۆنی مندا دیاهین یحسایی تاوا نییە سندیکایەکمانێ نای سندیکای ڕۆژنامەنووسانە لەوێدا ئێمە نزیکەی زیاتر لە 5,000 ڕۆژنامەنووسمانەیە بەداخەوەڵێم کاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستانە وەکو بازاری شێواوی لێ هاتووە خەڵکێگەیە کە بە حەق ڕۆژنامەنووسە بە حەق ئەکادیمیە و زانیاریەکی تاوی لەسەر ئیتیکی کارەکەی خۆی هەیە و زانیاریەکی باڵین وعێکی هەم سیاسی هەم قانونی هەم لە کارەکەی خۆیان توانایەکی باشی هەیە و بارگراوندێکی باشی هەیە و خاوەن قەڵەمێکی باشە و دەزانێت چۆن ئەم بابەتانە لە کاتی خۆیان ممارەسە بکات لەگەڵەوەیە لەشکرێکی کە هەیە ئەم لەشکرەی کە توانای لەشکرە گەورەکەی کە لەشکرێکی با بڵین پرۆفیشناڵ نییە لە کارەکەیە کاری ئەمانیشی تێکگاوە بۆیە گرنگە دەسەڵات لە هەرێمی کوردستانە حکومت لە هەرێمی کوردستانە ئازادیەکی باش فەراهەمکە بەڵام ئەم ئازادیە بۆ ڕۆژنامەنووس بۆ نووسەر تا ئەو کاتە ئازادە کە مافی من ئازاد نەکا پێشەلی مافەکانی من نەکات مەفهومێکەیە لە هەموو دنیاە ئەڵێ تا ڕێژێتەوە ئازادیت ئازادیەکەی بەرامبەرەکەت با بڵین ڕێژەی ئازادی بەرامبەرەکە و پێشێل نەکەی یا پێشێلکاری نەکەی بەرامبەر بە ئازادی لە هەرێمی کوردستانە بەواقعی منەڵێم بەداخۆڵێم ڕۆژنامەنووسان بەشێکی زۆری ڕۆژنامەنووسان پەیڕەوی ئەم کارە ناکەن ئەچنە زۆر پرۆفایلی تایبەتیەوە ئەم پرۆفایلانە کە مافی تۆ نییە با بڵین پەپی بکەی واتە بخەیتە سەر با بڵین سۆشیال میدیا و بخەیتە سەر تەلەڤیزۆنەکان ئەمانە وای کردووە بەداخەوەڵێم کۆمەڵێک ڕۆژنامەنووس یا کۆمەڵێک چالاکەوان لەگەڵ کۆمەڵێک خەڵکی تریش کە هەڵگری ئەو ناوەیان بەخۆیانداوە بۆ کاری سیاسی بەکارێنن ڕوبەڕووی یاسا و ئەوانە زۆر باشە کاک شۆڕش بەڕێستان وەک پارێزەرێک ئەگەر ئەو کەیسەی زیندانیان یان سزادراوانی بادینان دوا زانیاریت لەسەر ئەو کەیسە چییە ئێستا بۆچی تا ئێستا ئازادکردنی مەرجدار یاخود ئازاد ناکرێت سەرەتا بەنای خوای گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ ئێوە و سپاس بۆ بەڕێستان کاتان بۆ بەخراتی میوانی بەڕێزەکان دەکەین سەبارەت بە ئازاد بۆچێ تاکو ئێستا کە ڕاجراوانی بادینە ئازاد نەکراون بەڵێ بە قەنەعەتی ئێمە 100% سەبەبی ئازاد نەکردنی جیراوانی بادینان دەستە سیاسی تێدایە سیاست تەداخولی ئەم کەیسی کردووە ئەگەر بێت و دادگاکانمان سەربەخۆ بێت حزب دەزۆرەداتە کاروباری دادگا ئەوە 100% ئینشاءالله توام 100% هەفتەی دابێ ئازاد دەکرێن بەڵام نەداواکاری گشتی و نا ئەنجومەنی دادوەری بێلایەن نین حزب دەزۆرداتە کاروباری دادگا سەبەبی ئازاد نەبوونیشیان دەگەڕێتەوە بۆ ئەم هۆیە بەڵێ ڕەوشیان دوازانیاریت لەسەر ڕەوشی ئەوان کە بەشێکیان مانیان گرتووە ڕەوشیان چۆن ئێستا کاک شۆڕشکەریم ڕەوشی هەندێکیان زۆر خراپ بوو بەڕاستیان دەچیان تووشی خوێن بەربوون بوون هەندێکیان تووشی ئازاری کلێ بوون هەندێکیان تووشی چاویان کز بوو سوپاس بەخوا پەیوەندیمان پێوە کراوە وەزیری کاروباری کۆمەڵاتی خات و شوێستان لەگەر وەزارەتی تەندروستی لەژنێشتیان پێگەهێناوە لەم ڕۆژانە چون سەردانیان کردن بۆ چاودێریکردنی مانگرتوەکان بەڵێ کاک شۆڕش کەیسەکە لە ڕووی یاساییەوە هەموو ڕێکاری یاسایەکانی خۆی وەرگرتووە تەواو بەپێی مادەی 330 ئوسوڵ محکەمە جەزایی بەڵێ ئەوانە مەشمولن بە ئیفراز شەرتی ئەوانە هیچ کەم و کوڕۆشیان نیە لە دۆسەکە گەڕاندنەوەی ئەو دۆسیە لە بابرێن لە داواکارگشتێ بۆ چاکسازی گەورە ئەوە خۆی پێشەڵی یاسا بوو نەدەبا بکرابایە
بۆ زانیاریتان لە 21/6/2022 ئەو ماوەیە ئەو مانگەی با بڵێن مانگی 6 نووسراوە کراوە لە دادگای کەتنی دەشتی هەولێر بۆ داواکاری گشتی و ئیدارەی چاکسازی ڕای خۆتان دەربڕن سەبارەت بە جێراوانی بادینان تاکو ئێستاکە وڵامی ئەو نووسراوە نەدرایتەوە. بەڵێ زۆر باشە کاک شۆڕش. کاگەیهان تۆکو ئەوەی کە هەم کەسی نزیکت لە ناو زیندانیانەیە وەکو هەم نوێنەری ئەوان دوا ڕەوشی ئەوان چۆنەوە بۆچی تا ئێستا ئازاد نەکراون؟ بەداخەوە دوا ڕەوشیان دۆخی تەندروستیان زۆر خراپە بە حکمی ئەوەی لە یەکی هەمووزەوە کە دەستیان بە ماگرتن کردووە دۆخی تەندروستیان زۆر خراپە و ماوەمەوە هەواڵمەندەیەگای کە تەوشکوی تۆیان توشتی نەخۆشی بوونە و لە ناو تەسەزیشە مافی سووریان پێشێل ئەگرێ و ئەو ڕاگرتنی دووسیەکە لەوێ و ڕەوانە نەکردنی بوو داواکاری گشتی ئەوە بڵێ پێشێلکاریەکی زاقە. طبعا لا يكم روجي قرتنو رفواندني ام طبعا روجنامه نص طالق وانا ام قرمانا يدهو ما فيهم تشل كراوه وكو اوي يستبلغي في ابو نكرو لنا مالو مناليان لبرتاي مناليان بين ران بشيازي تزور كنتو درون دانا وناشر اسباني فاجات ام دقيقه كبي بشكرون لما في قريب بريتي تبيصون الحكومات الجزائريه كاو فارزري لاستوديو بارستانا ابوا اغادري او وقت كهمو كمالغاني دولتي اغادره همو احزاب كان هم خلق اغادره خو اگر کسی تروریست قاتلیش به اتوان پارزری هبه کبه بشکرا لو موقع و اشکنجه دراون حرکت کراون تا ام روزش ام دقیق استاش فکر که ماوکان تاو و حکومت قرارداری اوانه ابوا من بیشتر آزاد نکرد اما همون دلالت اویا که ام حکومت باشیازی که توتالیتاری اویر پیواشوی کی یعنی کمالگای ترس برای و باوا امدیره خوشحالی و سرمنبرز به کسی کارکان منه و للاک تیشا خوشحالی که ام کابینه که سرطب پیکاتو و کابینه ترس و توفاندم بو و سروک انجمنی وزیران روی راستقینه خوی بو ناخو داره و کمالگای دولتی نشانده چهاره آمانه کرد به هند سیما و جوانکاری دموکراسی دیسان خوی چلین بکن لای خلق بالام باش بو حقیقتی خوی درخست که چش لآزاردان و چش لبرسی کردن و راگرتنی خلق ابینه اماش به ما توشی نخوشی سادیزم بونه یعنی چش لم آزاران ابینن و هر واسه ام دوسیه که سمعی هریمی ناشرین کردوه راست پارتی دموکراتی کردستان کشلکاری برانبر امانه کردوه بالام كسمعي ام هرمان ناشرين بو همو لا ضرر اكا كش من ضرر اكا غريمان باني ولاتي كوكو امريكا كفالتي ام هرمان اكا وتنفيذي وزاره الكشمال قد 100 مليون دولار اكا ببرخ وبولتي سروكي انجمني وزيران مسؤول بارزاني نابرك وتا ما دام ضرري بو همو من برسي يبيست همو لا نكان موقفي جديا هبت بتهيبتي لا نكان بەڵێ دوا کاکەیهان بەڵێ کاگەیهان دوا پەیوەندیت بە زیندانیەکان کاکەیهان بەڵێ ئەگەر گوێ لە دەنگی من بێ کاکەیهان دوا پەیوەندیت بە زیندانیانەوە کەی بوو چۆن بوو و ڕەوشیان بە تایبەتی ینی ڕەوشی چیان زۆر خراپە ئێمە بەردەوام لە پەیوەندیان لەگەڵ ئەوانە هەر پێش ئەوەی بمە بەرنامەکەش ئێوارە پەیوەندی کردووە بە ئەو بەڕێزانە کە پەیوەندیان کردووە یەکێک لەوە ناکات گۆهدار سێباری کە باسی دۆخی گشتیان کردووە دۆخی ئەوانەش لە دەستێ بە گشتی زۆر خراپن و بەداخەوە لەو شێوانیش کە بڵێن دۆخی زۆر خراپە دۆخی تەندروستی لەبەر ئەوەی کە بڵێن لە یەکی هەمووزەوە بەشدارن لە مانکردنا یعنی هەموو ڕۆژێ یەکێ لە هۆشبووی ئەچێتەوە لە جیاتی ئەوەی ئیدارەی چاکسازی بێن ئەم دووسیا لە ڕووی قانونیەوە ڕایخوان دەدەبڕن بۆ ڕاوانەی داواکاری گشتی کرد و داواکاری گشتی ڕایخۆی بڵێت بۆ دادگای کەتن و بڕیارێک دەربچێت کە هەمومان چاوەڕێی ئەوەن بەداخەوە لەوێ مماطلە بەکات ئەکرێوە ئەو چاکسازیە یاخود ئەو وەزارەتە یعنی لەلایەن دەستگایەکی ئەمیەوە کۆنتڕۆڵ کراوە کە لێرە پێویستە بەڕێز کوێستانخان وەزیری کاروباری کۆمەڵاتی
يعني بجتر بيت السرقات سردانيا وزندانيا نبكاتو بحكم أوي تو أو وزارتنا كوال أجرن أملا نسياسيانا تو أبي شخص زيك يوم كينوك في لوزارة كابيش الكاري مرام زندانيا نبكت بلين للا نوي قران أو عالسنوي نوي قران لنا أو زندانيا يعني كميستا أملا نسياسيانا برامبر أم بيش الكاري بارتي بجتي بين السرخات لو روا كبون منا هفتەی داهاتوو و پیشاندانێکی 100,000 کەسی داگەبا لە بەردەم محکەمەی هەولێرە بکەن پێش هەستی سەرەکی بوو کە بەشێکیان لەو بستن بەشێکانە دەسەڵات بوو وەفام بوو کادرەکانی خوانیە بوو نایەنە تەنخەت بەجددی و پیشاندانی گەورە بکەن ئەمە دوو پێما دووش یا ئەوەتە ناتوان خەڵک بکەنەوە و بێگومان خەڵکیان هەیە ڕەکەسنی خۆیان هەیە ئەبێ بیکەن یان ئەوەتە ئەم دوستیە لە ئەوان گرنگ نییە ثانية لا شارشيوي بيان نمل السرواركا أي كان هتشن برلمانتراني باريس لا أو فراكشني كباس كتن بيشتيان لا قرانو يكيتي وبوزيشنو أنا راستا ما بوزيشنو جدي أنا وبلام أم برتا باي أوانيتيا بيش الخارج جوركتا وباي أوانيتيا يكيتي وقران لحكومة تبشينا باي أوانيتيا وبوزيشن وبيشانداني زور جوركتا هو يكيويستا بفارتي بليت ستوب يعني تو ناكري بفي ألف باي ديمقراطيش به حكمي دورينا لكمينة بارتي ديمقراطي كردستان لكوتا الجارتنا لصادي خلق شيء دنجي خلق شيء بدسنا هنا والشرعية دي خلق نية هديد بم شوازة تون دا برنبال خلق رأى وستي مش أويا كباديدان بعد نفوذي بارتي ديمقراطي كردستان بله كاجيهان بله ناتوانه لبر أوي بادينان بارتيان ولا كنت هالجار توصي حق دنجان كم كبلايا حالتي بادنام بيان وتصوب بله كاجيهان گفتگو زیاتر کەین بەڵێ سپاس ئەگەر مۆلات کاک بەدرانتۆ کۆ ڕۆژنامەوانێک ئەو ڕۆژنامە نووسێک ینی ڕەوشی ئازادی ڕادەربڕین و ئەو پێت وایە ئەو سزادراوانەیە ئەو زیندانیانەی باجینان کەیسەکە تێکەڵ کراوە بە کەیسێکی سیاسیان فعلا لەسەر ئازادی ڕۆژنامەگەریە و ڕەوشی ئازادی ڕۆژنامەوانی چۆنە بینی سلااو کاک زانا سلااو لە تۆ لە میوانەکانت لە بینەرانی کورسات نیوز لە ڕاستیدا ئەوەی ئەمڕۆ لە دۆخ لە کوردستان لە پایتەخت ڕوودەدا یعنی تا بڵێن دۆخەکی زۆر خراپە بۆ نەک هەر بۆ ڕۆژنامە نووسان بۆ مافی ئازادی تاک بۆ ئازادی ڕادەربڕین بۆ ئازادی بیر بۆ ئازادی ئەوەی کە تۆ فکرێک تێ جیاوازە ئەوەی ئەمە دەبینین لە ڕاستیدا بەپێی هەموو دابودنێتێکی بەپێی هەموو یاسایەک بەپێی هەموو ڕێسایەک بەپێی هەموو عرفێک ئەوەی ئێمە لە هەرێم دەیبینین لەو پەڕی خراپیە ماوەی ڕابردوو ساڵانی ڕابردوو تا حەدی خراپ بوو بەڵام ئێستا زۆر خراپترە ینی ئەگەر ئێمە بەپێی مادەکانی 1 و 10 مافی مرۆڤی جیهانی سەیری ڕۆژی کوردستان بکەین یعنی دەسەڵاتدارانی هەرێم دادگای هەرێم خۆی هەنگاو دەنێ بۆ ئەوەی هەرێمی کوردستان بکەوێتە لیستی ڕەش وەکو ئەو وڵاتانەی کە تەواو مافی ئازادی ڕادەربڕینی تاک پێشێل دەکەن ئەوەی لە کوردستان ڕوودەدا بڕوا بکە مامۆستازانە لە هیچ شوێنێک یعنی ئێمە ئەگەر لەگەی وڵاتانی ئیقلیمی لەگە وڵاتانی دەوروبەر بەراورد بکەین یعنی هێشتان ئەوان لە ئێمە باشترن ینی من نمونەیەکت بۆ دێنمەوە مامۆستازانە لە هەموو حکومەتێکی دیکتاتۆر لە هەموو دەسەڵاتێک لە هەموو سیستەمێکی تاگڕە و چەند ڕۆژنامە نووسێک چەند قەڵەمێک چەند کەسێک وەکو فەیک نیشانەدا بە ناوی ئازادی و بە ناوی مافی سەربەخۆبوون قسە بکەن هیچ نەبێ فەیسێک با زیانی دەرەوە پیشان بدەن کە ئەم حکومەتە بەو شێوە دیکتاتۆر نییە حکومەتی هەرێم ئەوەشی نەهێشتێتەوە یعنی ئەگەر زیندانیانی بادینان بەراورد بکەین کاکزانە ئێمە لە سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان کە مادەیەکە لە پەرلەمانی کوردستان دەرچووە مادەی 35 ساڵی 2007 مادەی وەرگیانی بە هەموو قەنەعاتێک و بە هەموو پێوەرێک بەرگی لە ڕۆژنامە نووس دەکات ئێمە لێرە ڕۆژنامە نووسمە ئەژیرێ بۆ ئەوەی کە نەرێن لەسەر مافی ئازادی ڕادەربڕینە نەڕێن لەسەر مافی بیر و ڕایە نەرێن لەسەر مافی قسەکردنە لەسەر داواکردنی مافی حەقی خۆت تۆمەتی جاسووسی و تۆمەتی زۆر بێبنەما ئەخەنە پاڵ ڕۆژنامە نووس یعنی نەزانم دەسەڵاتدارانی هەرێم با ئێمە هەر زەقی نەکەینەوە لە ڕاستی هەر لە سەرۆکی حکومەت خۆی یەکێتی و بزنەوەی گۆڕانیش بەشدارن لەو حکومەتە هیچ پێوەرێکیان نەهێشتۆتەوە بۆ ئەوەی کە تاک ئازاد بێ ئاخر ئەگەر ئێمە بەراورد بکەین بەو سەردەمە مۆدێرنا
مافی ڕێگەنەدان بە مافی ئازادی چیناتی دروست دەکات لە هەر شوێنێک چیناتی دروست بوو کۆمەلگا بەرەو دواوە گەڕێتەوە یعنی من ئەگەر نێم داوای مافی خۆم نەکەم بەیانی تەبقەی وەسەط نامێنێ ئەوەی دەمێنێت تەبقەیەک لەسەرەوە تەبقەیەک لە خوارەوە بۆیە ئەوەی ئێستا خەریکە لە باشوور لە کوردستان بەو شێوە هەنگاو دەنێ تا حەدێکی باش بۆیان چۆتە سەر لەبەرەوەی لە بادینان بە ڕێژێکی کەم کۆمەڵە ڕۆژنامە نووسێکی بوێر کە ئەو نەعەدالەتی کۆمەڵایەتی نەعەدالەتی سیاسی نەعەدالەتی یاساییان قبول ناکرد ئێستا ئەبینین ئەنجامەکەی لێکێ بەداخەوە کۆمەڵێک هاوڕێی جوانمان ئێستا لە زیندان هەمووی مافی یعنی هیچ مافێکی پارێزی نییە هەمووی مانی گرتووە لەوەی کە یعنی نازانم برێم بەرەو مردن دەڕۆن بەداخەوە یعنی من مامۆستا شیوان هاوڕێمان شێروان شێروانی هاوڕێمان گۆدار یعنی کە ئەبینین بەو شێوە دۆخیان بەو شێوەیە حکوومەتی هەرێم بەو پەڕی بێباچیتی یعنی کاک زانە ئەو دەسەڵاتانەی هەرێم ینی لە سەرۆک وەزیرانەوە لە داواکاری گشتیەوە لە سەرۆشی دادگاکانەوە هیچ شارەزایەکی ئەویان نییە زیندان کاتێک مانەگرێ ئەگەر زیندان لە زیندان بمرێ چ پەلەیەکی ڕەشە بۆ ئەو سیستەما چ پەلەیەکی ڕەشە بۆ ئەو حکوومەتە یعنی ئێمە دوو وڵاتمان زیرانەکە سەرزمان و برزامان ئەوەیە کە ئەوانە دیکتاتۆرن ئەوانە مافی ئازادیان پێشە کردیا بە هیچ شێوەیەک نایە لە زیندان مان بگرێ بە هەموو هێزی خۆیان قەنعاتی پێدەنی مانەکەی بشتێنێ ئەگەر نەگەنە هیچ نقطەیەک نەگەنە هیچ خاڵێک ئازادیەکەن ئەوانەی ئێمە هەر زۆر بێ باکەن ئاخر بێ ئاگان لەوەی ئەگەر زیندان لە زیندانی بەهۆی مانگرتنەوە بمرێ لە کۆمەلگەی نێودەوڵەتی بە پێی یاسا نێودەوڵەتیەکان چ لە کێشی ڕەش ئەنووسێ بە سەرۆکی حکوومەتەوە ئەنووسێ بە وەزیری دادەوە ئەنووسێ بە داواکاری گشتیەوە یعنی کاکزانە بڕوا بکە ئێمە لە نزیکەوە ئاگاداری دۆخی زیندانیانی ئێمە ئاگاداری دۆخی ئازادی ڕادەبڕینی باشە بەڵام کاک بەدران بۆچی وەتا ڕەخناگیرێ لە بەرنامە تەلەڤیزیۆنیەکانە ڕوبەڕوو گفتوگۆیە سەو بەرنامە ئێمە ڕاست و خۆی مەسەلەن بۆچی پێ دوایە ئازادی ڕادەبڕینی کاکزانە بڕوا بکە ئەگەر ئێستا ناو مۆبایلەکەی خۆم پێ پیشان بدەم چ هەڕەشێک یعنی من نمونەیەکی زۆر بەسیتت بۆ دێمەوە لە ماوەی ڕابردوو کە ڕژێمی تورکیا ناوچەی زاخۆی بۆمباران کردبوو کۆمەڵێک ڕۆژنامەنووس و چالاکوان لە هەورێر لە پارچی شانەدەر گربوونەیەک بوون یعنی ئەبێ دەسەڵاتداری ئەو شارە مەمنونی ئێمە بن کە خۆیان جورئەت ناکەن بەیاننامەیەکی تون دەکەن ئێمە هاتوینە شەقام داوای سەروەریەک ئەەکەین کە هەرێمی کوردستان سەروەریەکەی پارێزراو بێ ئێستاش هاوڕێکمان لە زیندانێت ئەو دقی قسە لەگەتەوەکەم هاوڕێمان هۆگر لە زیندانە لەبەرەوەی هاتوتە شەقام دژی بردمانی تورکیا من خۆمەکو ڕۆژنامە نووسێک کاک زانە یعنی ئەندامی سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستانم بڕوادەکەی کۆمەڵێک بەڵتەچیان هێنابوو یعنی ئەوەندەیان جوێن و سوکایەتیدا ئەوەندەیان جوێن و سوکایەتیدا یعنی ئینسان بە مرۆڤایەتی خۆی شەرم دەکاتن تۆ بێ شەقام بەرگری لە خاک و نیشتیمانێک بکەی دژی داگیر کرد دەسەڵاتی کوردی دەسەڵاتی خۆماڵی بۆ شێوە ڕەفتارت لەگەر بکە باشە کاک بەدران ئەگەر ڕێمەولات کاک زانە ئەوەی بەڕێزت باست کرد ئەوانیش بە جۆرێکی تر بەتابێت کاک بەدران باز لەوە کاکە ئازادی ڕادەربوونی لە هەرێمی کوردستان گەیشتۆتە ئاستێکی مەترسیدار یعنی خەڵک بۆی نییە تەنانەت هەندێک جار ڕۆژنامە نووسێ بۆ مەکیاژکردن ئەوەش نەماوە ئەمە حقیقەتی تیا لای بەڕێزت وەکو بەڕێزیش ڕۆژنامە نووسی یعنی ئێمەیان ئەم پرسیاریان ئاوەژوو بکەمەوە بۆ جەنابە تۆ خۆ دۆکو ڕۆژنامە نووسێک ئەو سوڕێوا دەبینیت بێگومان وانە بەڵام لە مۆقعی ئەوەیە بەڵام ئێمە دەڵێن مەسلەی ئازادی مەسلەیەکی ڕێژەییە لاوانەیە لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکە جیاواز بێت لە نیزامێکەوە بۆ نظامێکیکە جیاواز بێت لە هیچ دنیاە بگەڕێی 100% ئازادی ڕادەربڕین لە هیچ شوێنێکانیە کام وڵاتی کە تۆڵی تۆپی دیموکراسین بە 100% ئازادی نییە بۆ جۆرەی کە تۆ تەسەورات و خەیاڵات و خەیاڵپڵایی پیا بکەیت تۆمێک دوو من سەرەتا لە پرسیارەکەی یەکەم جارە کە بەڕێزت کردت ئاماژەم بە کۆمەڵک بابەت کرد یەکێک لەوانە ئێمە لە هەرێمی کوردستانە ڕۆژنامە نووسمان هەیە نووسەرمان هەیە خەڵکێکمان هەیە لە مەجای ڕاگەاندنا و ڕێگەاندکارە ئیشەکات بەڵام ئێمە کێشەیەکمان هەیە لە مەفهومەکە تێنەگەیشتوونە تا ئێستا لە مەفهومە قانونەکەی تێ نەگەیشتوین لە مەفهومە کارەکەی وەکو پیشە تێ نەگەیشتوین من ڕێگا بە تۆ نایان بی باسیشتە شخصیەکانی من بکەیت و بڵێ ئەمە کاری ڕۆژنامە نووسێ من ڕێگا بە تۆ نایان باسی ئەوە بکەی کە با بڵێنەوەی پێی دەوترێت لە چوارچەوەیەکە ئاسایشی نەتەوەی هەرێمی کوردستان بخەیتە خەتەرە و تەجەسوس بۆ کۆمەڵ
کۆمەڵک وڵاتی تر بکەیت و تۆ بڵێ وەڵام من مادەم ڕۆژنامە نووسم کەواتە نابێت دەستگاکانی تەنفیزی ڕوبەڕووی من بنەوە محکەمە ڕوبەڕووی من بێتەوە دادگا ڕوبەڕووی هەیە لە هەرێمی کوردستان چی مەسەلەن بە کاری جاسوسی کرد بێت بارمەتی من مقاڵتەعام نەکردی هاوڕێ لە هەرێمی کوردستانە بێگومان هەموو شتێک لە هەموو وڵاتێکدا لە هەموو وڵاتێکدا نەیار هەیە ڕۆژنامە نووس هەیە نووسەر هەیە ڕۆشنبیر هەیە کاری جاسوسیەکە بۆ وڵاتی شیقلیمی ئیژەکە بۆ دەستگایکی معەیەنی ئیژەکات ئەمانە دەبێت ڕوبەڕووی دادگا بکرێن لە هەرێمی کوردستانی بێگومان هەیە لە هەموو شوێنێکە هەیە لە هەرێمی کوردستانە هەیە لە دەرەوەی هەرێمی کوردستانە هەیە یەک ئەم هەرێمە هەرێمیەکە ڕاستە لە ڕووی قانونیەوە وەکو دیفاکتۆیەک لە ڕووی قانونیەوە لە ڕووی سیاسیەوە پێگەی خۆی هەیە بەڵام هەموو چواردەورەکەی پڕە لە دوژمن چ لە عێراقەوە چ لە وڵاتە ئیقلیمیەکانەوە چ لە دەیا شوێنیکەوە بێگومان ئەم جۆرە ڕۆژنامە نووسانە دروزە بن ئەم جۆرە نووسەرانە دروزە بن ئەم جۆرە سیاسیانە دروزە بن من طبعا لە بینی دوو چوارچێوەیە قساکەمەوە ئەم بابەتەی من ئاراستە نییە بۆ گروپێکی معەیەن ئێستا لە زیندانا بن یا لە زیندانانە بن من بە شێوەیەکی گشتی قساکەم لە هەرێمی کوردستانە بڵێ لە هەرێمی کوردستانە ڕۆژنامە نووسێ کارەکەی خۆی نازانێت لە هەرێمی کوردستانە خەڵکێ کادری سیاسیە کادری سیاسی نازانێت من قاطعان نەکردم جۆم لێگرتی فەرزە لەسەری جۆ بگری بەدڵ نییە بەرنامەکە بەجێڵە بڕۆ دەرەوە فەرزە لەسەری جۆ بگری من جۆم لێگرتی تا تەواو ڕۆیشتن ئیشی ئێوە 75 ساڵە بەس خەریکی ڕۆیشتن قوربان مەسەلەی دادگا دەبێت ڕێز لە دادگا بگیرێت ڕێز لە دادگا بگیرێت ڕێز لە محکەمە بگیرێت ڕێز لە پارێزەر بگیرێت نەک تۆ لەسەر تەلەڤیزۆن بکەیت متمانەی دادگا کە بکەیتەوە بەرامبەر بە هاونیشتیمانیان دادگا هەیە حاکمانەیە حاکمی بێلایەنمانەیە حاکمی تەواو باشمانەیە حاکمی توانە حاکمی بەتوانامانەیە کام لە هەموو کەیسێکا زۆر سەرکەوتووە کالێکەمە بەرنامەکە بەڕنێدوانی بەجێ بێڵی من ژۆم بۆ گردی تۆ ژۆ بگرە وەکو کەسێک کە بەشداری لە ناو بەرنامەکە بەدڵ نیە توانی بەرنامەکە بەجێ بێڵی ئەمە یەک دوو بەداخەوە بە هەندێک کەس هەڵدێوە دەدەن دەستگاکانی ئاسایش دەستگا ئەمریکان بێمتمانی بکەن محکەمە بێمتمانی بکەن دادگا بێمتمانی بکەن لەبەرەوە من ڕێگا بە هیچ کەسێک من پارێزەرم دادگامانەیە لەناو دادگاکانە کۆمەڵی خەڵکێ کە بە حەقیشەکەن بۆ جێبەجێکردنی دادگا کاکزانە سەرنجەکەی تەواو کابوو بورە دێمەلات کاکزانە ئەوە قسەی لەسەرەکە ئەو پەڕی بێویژدانیە بۆچی کاک بەدران بە کورتی من ڕێگام مایت قسەی خۆت دەکرد مقامەعام نەکردی تۆش جۆ بگرە دام بە خۆتا بگرە دوایی تێبینیەکە دی لە بەرنامەکانی تورکیایستان لە شیرازەیە کە ئەم هاتوون ئەو خاکیان داگیر کردووە لەسەر ئەو تۆمەتە ژیراون کە دژی سوپای تورکیانە باش تەواو تێبینەکەی بەڵێ ئەو تێبینەکەت گەیشت کاک بەدران لەبەرەوە کات لە یەکەم تێبینیەکە دووەرگرە کە من تەواو بووم هەرچ تێبینیەکی خۆتە دێ بیڵێ ڕێگات پێدرێت من مقاطعات ناکەم یعنی پێ دوانیە بەو ئەو سوورە ڕەشە بێ کە بۆکو سەر نەخێر ئەو سوورە ڕەشە نییە بەڵێ لە هەرێمی کوردستانە پێشەلکاری ژەکرێت پێشەلکاری یاسا ژەکرێت بەڵام ئەمە مانای ئەوە نییە دادگاکانی ئێمە تۆ هەوڵێەوە بدەی متمانی دادگاکانی ئێمە لای خەڵک کەم بکەیتەوە ئێمە پارێزەری باشمان هەیە حاکمی زۆر باشمان هەیە ڕاستە منیش لەگەڵتان تێبینیم هەیە لەسەر بەعزێک ئیشوکاری ناودادگا تێبینیم هەیە لەسەر هەندێک بڕیاری هەندێک لە دادگا حاکمە بەڕێزەکان بەڵام تۆ نابێت لە دەستگایەکی ئێلامیەوە ئەگەر تۆ نووسەریت ئەگەر چالاکەوانی سیاسیت ئەگەر کادری سیاسیت ئینتیمای سیاسیت بۆ لایەنێکەیە تۆ نابێت دەستگا ئەمنیەکانی هەرێمی کوردستان وا لێ بکەی ڕەشی بکەی لە بەردەمی خەڵکا و خەڵکیش هیچ متمانەیەکی بە دەستگاکان نەمێنێتەوە ئەمە کارێکی خراپە و ئەم کارە بەڕاستەکەی بەس دوژمنانی گەلی کوردم کارەکەن هیوادارم هیچ کەسێک بۆ جۆرە بۆ ئاراستەیە تێبینیەکان و دیدگاکانی خۆی نەگەیەنێ من لەگەڵ بەڕێستام من بۆیە ئێستا بەتەواوەتی قسە ناکەم لەسەر کەیسی ئەو برایانی کە لە سژنان تێگەی لەبەرەوەی من زانیاریم نییە و کەیسەکەم لەبەر دەمانێ من پارێزەرم کاتێک من دێم بڕیار لەسەر بابەتێگەیم ئەبێ کەیسەکەیانم خوێن بێتەوە ئەبێ ئەو تومەی کە ڕوبەڕویان کراوەتەوە بزانم چۆنە ئەقوالەکانی ئەوان چۆنە دادگا چۆن ئاراستەی با بڵێن کێسەکەی بەدۆ بە شێوەیەکی گشتی نەخێر بە شێوەیەکی گشتی بەڵام لەگەڵ ئەوەیە ئەگەر وەکو کاک شۆڕش کە پارێزەرێکە ئەڵێ هەموو ڕێکارەکانیان تەواو کرد و ئازاد بکرێن بێگومان ئەگەر ڕێکارەکان تەواو کرابێت و ئەو مادە قانونیانی کە شمولی ئەوانەکات بۆ ئیفراجی شەرطی بێت بۆ بەراعەت بێت بۆ ئیدانەکردن بێت بێگومان دادگای دەیکات یعنی خۆ دادگا لە منیش گەورەترە لە بەڕێزیشت گەورەترە و یاسا دەبێت لە کادری حیزبی سەروەر بێت لە سەرۆکی حیزبی سەروەر بێ من لەگەڵ هەموو ئەم بابەتانەیە بەڵام بابەتێک کە لەگەڵیانیم تۆ نابێت بتمانە وا لە خەڵکی خۆت بکەیت لەسەر شاشێکی تەلەڤیزۆنی یا لە دەستگایەکی ئەعلامیەوە یا لە سۆشیال میدیاەوە وا بکەیت کە دادگای ئێمە هیچی بەسەری چۆوە نەماوە و دەستگا ئەمنیەکانی ئێمە هەموو ئینتیمای سیاسییانەیە دژی خەڵکی خۆمانی ئەمە بە
بڕای من خەڵەتە و نابێتیش ئەم ئاراستەیە بەڕاستێکی بەم ئاراستەیە خەڵک قسە بکات ڕاستە پێشێلکاری من لەگەڵتام لەوەیە ڕاستە لە مەجای ڕاگەیاندنە لە مەجای کاری ڕۆژنامەوانیە ئەغڵات دەکرێت هەرجار ڕۆژنامەنووس لە خۆپیشاندانەکانە بەڕاستیەکەی عەزیە دەدرێت کە منیش دژێمەوەم بابەتانم بەڵام بە سوورە گشتێکەی تۆ بڵێ هەرێمی کوردستان ئازادی تێدا نییە کەس ناتوانێت قسە بکە هەچوو ڕۆژنامەنووسێ قسە بکە ئەگیری ئەخرێتە زیندانەوە ئەعدامەکرێت تەعدای لێکرێت پێم وایە مەوانی ئەگەر وا وایە قونسوڵەتی ئەمریکی و زۆربەی زۆری و قونسوڵەتانەی کە لە شاری هەولێرەیە و لە شاری سلێمانیە سەحبیانە کردەوە و ئەم نیزامە سیاسی کە پێی دەوتێ نظامی سیاسی هەرێمی کوردستان بەڕاستی یەکەونامە. زۆر باشە کاک شۆڕش چیتر ماوە بیکەنێوە لە هەفتەی سەرەتا هەفتەی داهاتووە یەکشەممە ینی هیچ ڕێکارێکی قانونی ماوە بگرنە بەر تاکو وەکو تیمی پارێزەران سەبارەت پێشوی جابی پرسیارەکەت دەمەوە توا دەمێ پرسیارێک لە کاک زانا بکەم من ڕۆژنامەنووسێک کاری جاسووی دەکاتمە وڵاتانی ئەقلیمی دەکرێت پێم وڵای ڕۆژنامەنووسانە چێنە بۆچی ئەوەی کە جاسووسێکە بە وڵاتێکی ئیقلیمی چێنەوەنە ئەوانە کۆمەڵی خەڵکن بە ناوی ڕۆژنامەنووسەوە بە ناویەوەی کە نازنامەی ڕۆژنامەنووس هەڵەگرن بە ناویەوەی کە کادری سیاسی قابلە من نام لەسەر تەلەڤیزۆن بەڵام زانا جاسووس و عەمر جاسووس و ساڵ جاسووسە ئەوە پرسیارە شتی وابێ لە دنیاە پرسیارە بێ لە دنیا ئەوانی کە بازڕۆژنامەنووسی ئەقلیمی مقارنەیان دەکەی لەگەڵ برادران شێوانی برادرانی تر ئەوان مقارنەکەی لەگەڵ ئەوانەی کە جاسووسنەوەی کە ئێستا باسییانەکە من دووبارەیەکەمەوە سێبارەیەکەمەوە هیوادارم لە مەفهومەکەم تێبگەیت بەڕێزت پارێزەریت و گرنگە بەڕێزت لەم مەفهومە تێبگەی ئەم مەفهومێکی قانونیە باسیەکەم بۆ جەنابەت تۆ پارێزەریت هەرچ کەسێک ئەوانەی کە جیرانە ئەوانەی کە جیرانەوە ئەوانە ڕۆژنامەنووسن ئەوانە کەسانی چاڵکوانن دژی تورکی خۆپیشاندانیان وەڵامەکەی وەرگرت کاک شۆڕژەتەوێت چی بگەێنی فەرمۆ وەڵامەکە دووەرگرت لە کاکزانە کاکزانە بۆ دوای جواب نەدامەوە نەمزانێت تۆ نایڵی کاکە نایڵی تۆ پرسیارەکەی دو ناژەڵی من وەڵامەکە بەمەوە ڕۆژنامەنووسانی کە جاسووی دەکەن بە وڵاتانی ئەقلیم و کە تاکوێسە دەبەسەر نەکراون کاتێک کە کەسێک گێتە لای جەنابەت وەکالەتت بۆ دەکاتەوە تۆ تا سەیری کەیسەکەی نەکەی تا سەیری ڕێکارەکان نەکەی تا سەیری ئەو مادەیە نەکەی کە ڕوبەڕووی کراوەتەوە ئەگەر هەموو ئەم ڕێکارانت نەبڕی بێت دەیت بڕیارە دەی لەسەر کەیسەکە بێگومان ئەگەر پارێزەرێکی سەرکەوتووی نابێ و بڕیارە بدەیت ئەگەر پارێزەرێکی ڕۆژنامەنووسانەکە کاری جاسووی دەکەن مەبەستیەوە چێن ئەوانن کە هەڵگری ڕۆژنات بەناوی نازنامەی ڕۆژنامەنووسیەوە لە هەرێمی کوردستانە دانوێ ئەمن و ئاسایشی هەرێمی کورسان بخەنە خەتەرەوە معلومات بدەن بە کۆمەڵە دەستگا لە دەروی سنوورەکانی ئەمن ئاسایش شارم خەتەری چییە؟ ئەوە جێشی تورکیا هاتە بەشەشی دۆشی داگی کردیە لەولایە جێشی ئێرانی هاتووە لە سلێمانی عنی زۆربەی سنووری سلێمانی بەردەستایە ئێستا کێشەکەت چییە؟ بڕۆنە دەرەوە تووشیا ئێران لێرە لەم بەرنامە تۆ لە چینی گەران بوو وەک پارێزەرێک کاک شۆڕش لە چینی گەرانی لەو قسەی کاکزانە کاڵێ بەشێک لە ڕۆژنامەنووس جاسووسن بەناوی کاری ڕۆژنامەنووسیەوە بەشێک لەوانەی کە بەناوی لەوەی دیگەرانم کاکزانە کە دەڵێ کاکزانەت کاکەم ببورە کاک شۆڕش فەرموو ببورە ئەمن لەوەی نیگەرانم کاکزانە دەڵێ ئەوانە ڕۆژنامەنووسی جاسوومایە ئەوانە جاسوودینە کاکە ئەوانە کەسانی پرۆفشناڵن ئەوانە کەسانی خەمخۆری وڵاتان ئەوانە چاڵکوانن ئەوانە هاتنە سەرشەقام دێن سەرشەقام داوای مافی ئەو گەلە دەکەن مافی خۆیان دەکەن ئەوانە کۆمەڵە کەسانێک بوون دیار بوون لە منتقەی بادینان دەسەڵات ترسیان لێ هەبوو سەبارەت بەوەی کە سبێ ڕۆژێ جمودۆڵش سیاسی بکەن یاخود ئەوەی بە دوواداچوون پارێزەرێک ئەوان تەنها لەسەرەوەی کە ترسە بۆ لێیان لە هەنگاوەکان و جم و جۆڵەکانیان دەستگیر کراون خوا دووبارێکە عەزت نەبێ بەستی بەڕێزت ئەوەیە کە تەنها لەسەرەوەی کە ترس هەبووە نەوەک شتێکی مەلموس هەبوو بێت کە ئەوانە کارێکی تێکدەرانیان بەرامبەر ئاسایشی نیشتیمانی هەرێم کرد بێ تەنها لەسەر گومان و ترس گیراون دەستگیر کراون کاکزانە ئەوانە یەکەم شت ڕۆژنامەنووسن یەکەم شت ڕۆژنامەنووسن دوم شت ئەوانە
کەسانی دیار و بەرچاون لە منطقەی بادینان سێم شت ئەوانە هەندێکیان ئەندامی باشە ئەندامی حیزبی هاوپەیمانی بوونە چارەم شت حیزبی دەسەڵات ناوێت لە منطقەی بادینان دەنجی ناڕەزایی هەبیتن بەڵێ زۆر باشە کاکزانە یەک پرسیارم لە کاک شۆڕژەیە باشەکەم تعریفەی ڕۆژنامەنووس بۆ من بکەیت ئەمە یەک دووش من طبعا لە چوارچێوەیەکی گشتیا قسەکانم کردم قسانی من تەوەجوه نەبوو بۆ برادەرانە چە کەسێ لە زیندانە ژیراوێت سێ حەزەکەم تۆ وەکو ڕۆشنبیر وەکو پارێزەریژنا وەکو ڕۆشنبیرێک تعریفەی بەڕێزت چییە بۆ ڕۆژنامەنووس حەزەکەم جەم لێبێت بزانم لای تۆ کە تۆ نەبوو پرسیاری تۆ دەڵێ ئەوە ڕۆژنامەنووس بووە لە تەنیشەوەی شەوەڵی ئینتیمایان هەبووە لە گروپێکی سیاسیە ئیشیان کردووە ئەمە دوو بابەتی یەک دقە دوو بابەتی زۆر حەزەکەم من جۆم لێ بزانم ئەو تعریفە ئەکادمی و قانونیە چێکە بەڕێز دەیکات ئێمە دەزانین تۆمەتشان بە دروست کراوە ئەوانە کە تۆمەتان بە دروست کرا بوون من پرسیارەکەت کاک شۆڕش ئەوە تعریفەی ڕۆژنامەنووسمان بە کورتی بۆ ناڵم سین و ساڵ لەسەر چی ژیراوە ڕۆژنامەنووسیاننا باشە فەرموو کاک شۆڕش ئەگەر وەڵامی بدەیتەوە نیەتی وەڵامی ڕۆ سەر بابەتیشکە باشتر باشە چوو مەزانم کە نایبێت کاک شۆڕش قوربان باش تێ دەکەم بەڵام تۆ تێناگەی من پرسیارە لێ یەکەم برا ئەڵێ تعریفەی ڕۆژنامەنووس ئەو ئیسرارەکە سەر وەڵامە کە ڕۆژنامەنووسی داسوولک ناکەی ڕۆژنامەنووسی کە باس بەڵێ کاکزانە باش نایەت خوا کاک شۆڕش کاکزانە ئیسرارەکە لەسەر وەڵامی بدەیتەوە لەسەرەوەی لای تۆ تعریفی ڕۆژنامەنووسیە پێناسەی ڕۆژنامەنووسیە ڕۆژنامەنووسێک ئەو کەسەیە کە شتەکان بە جوانی ڕوون دەکاتەوە بۆ ڕاگەاندن لایانی باش فراکەکەی دەتوانێت ئەو تعریفتان بۆ لە کادریش دەرچم باشە کاک شۆڕش پاسەکەم کاگەیهان چی بکرێت بۆ ئەوەی هەم ئەو بەڕێزانە کە هاونیشتیمانی هاوڵاتی کوڕی ئەم نیشتیمانن دایکێک کوڕێک کچێک چاوەڕوانیانە ئازاد بکرێن و دوجار کاریگەری لەسەر پرۆسەی دموکراسیش لە هەرێمی کوردستان و ئازادی ڕادەربڕین نەبێت زانەوەڵە سەرەتا گلەی بێ لەوەی کە ئەو بەڕێزە نهاتووە خەڵک بداتن و پرسیار بکات لە ماڵی ئەمە بۆ باسی بۆ چوونی ئازادەکەی نەبێ هەم بۆ چونە جیاکان هەبن لە بەرنامەکەی کاکەی هەن بەڵێ بەس عەدالەتی کات ئەبێ بپارێزێت طبعا ئەوەی کە ئەو باسی ئەکات و بە شێوازێکی ناڕاستەوخۆ کە توفەتەکە ئاراستەکراوە دیارە بوو کەس ئەگەر ئەویش مەبەستی زیندانی بادینان نییە بۆ حەزبەکەی ئەو و سەرۆکی حکوومەتەکەی ئەو 6 ڕۆژ پێش دادگایکردنی ئەم بەڕێزانە لە پرێس کۆنفرانسێکا وتی کە ئەمانە سیخڕ و تیرۆریست و بەتەمای تەقینەوە و ئەم شتانە بوون کەسێک لە ئەمریکا خوێندە بێتی ئەمە بێ معریفە سیاسیەکەی و پرۆژەکەی بوو بەڕێبردننی ئەم وڵاتە تو چاوەڕێی چی ئەەکەی لەمە کە باسی ئاسایشی نیشتیمانی ئەکە ئامانەویستوانە تێکتان کە ئاسایشی نیشتیمانی هەر ئەوە نییە بۆ نمونەکە سەرباس لە جادەکانە پڕکەیتەوە ئاسایشی نیشتیمانی ئەوەیە کە تو خەڵکی خۆت برسی ئەەکەیت تو ئابووری ئەم وڵاتی ئیکۆنۆمیا وڵاتە توێران کردووە کە تو ئاسایشی نیشتیمانی ئەوەیە کە تو دەرمانی ماوە بەستەرچوێک هەر داخلی ئێراکەی کە ئاسایشی نیشتیمانی ئەوەیە کە تو ئەم خەڵکت برسی کردووە لە هیچ زەمانەتێکی ئاسایشی تەندروستی نییە هیچ ژینگەی نییە هی هاتوچوو نییە هیچ ئاسایشێکم وڵاتە نییە کێ ئەمە کردووەتی حەزبەکەی ئەو کاکەیەک کردووەتی کاکە بەس تێکدانی ئاسایشی نیشتیمانی ئەکات کاکە ئەمە کە ئەو باسی ئەکە کارەساتە یعنی ناکرێت تو بێت پێش محکەمە بڕیار بدەیت کە ئەمانە بۆ نمونە بە تیرۆریستن یان سیخۆڕن یان هەر شتێک ئەمە عیبەیەکی گەورەیە دادگا ئەبێ پارێزراو بێ باشترین شت ئەوەیە کە جیهازی قەضایی لەم وڵاتە دەربەخۆ بێ لە هەر وڵاتێک ترانزیتی لێکجاکردنەوەی دەسەڵاتەکان ئەگەر پراکتیزە نەکرێت دەسەڵاتی یاسادانان هەنێک کەس بە مەبەست ببەنە ئەوێ بۆ ئەوەی پەرلەمان ناشتی بکەن دەسەڵاتی جێبەجێکاری تەنفیزی تەداخلی هەموو شتێ بکە دەسەڵاتی دادوەری کە ئەم دەسەڵاتایی کە ئێستا بین و سەربەخۆ نیە و لە ژێر کێف و فشاری
حزبه كنجاب كيف بسلوك حكومتها أما كارساتها متماننا من لوتيش كستن أواك حل متماني بدا صلاتي خوينا من لوتي شكست أواك أم بلين كانت بين صلاتي چارم بومان تعريف كانوا بلين كاري روجناماني بفي أمانة هشتا صحافة أواك أو تقليدا بلين كودا وقديمة كهاي بواسطنا ويحدثك بحال نخر روجنامانوسي أواك كتوب بيت تخطيين أو فرساني كبلين لفردك بكيتوا أوي كشيرواني كردي كدستي بربو أو بلين جمجة حساسانك أوان كان مقدسة أوان كان وايا كنابك تستزبو مسألة زي مالكا ومعبر والدي إبراهيم خليل وأوانا بابا أما بوكا كرديان فالان توب لبرنبر أمانا بي أم خلقا كخفتو ناو زندانا ولا ناو زنداني ششتا توب تيتونيتي أود نشكا وكبي هشتا رقبتينا برنبر أمانا زيوزي أوانا شي كأزاد بون ايكي لوانا بلين امید باروشکی که آزاد و استلا لبادینا ندیان دستگاه میدیای پارتی دموکرات کردستان لبادیان هم امروز نامنصاد و دستگاه میدیای دانا و همون ملتی هیا ملت سندیکای هیا هموش تیکی توا و ریگه پینا تدیش کن هر امرو هرشیان کردو تنانت دولتی که کسبیتشی که قادر ندیان کردو که روشنامه نسخه و هایی امانه ایانه بله که امانه روشنامه نسخه لکات که شیروان و که گهدار و که از و کشتن امانه بردام بون لمیدیا یعنی مولات استنتیکان هاکا شیروانی سر روسری گواری باشوره یعنی مولات استنتیکای هاکا که خود هر ابی او پارزاله او بای او نفسانه که لا بیاسش مارس فیلم روشنامه گری شرنیه من اندام استنتیکای بلیم روشنامه نوستان بن تو اکری لا دستگاه که راجان دوا وەکو نوێنەری وەکو کاکەیهان وەکو نوێنەری زیندانی کراوان دوا سەرنجی تۆ دوا داواکاری تۆ لە چالاگوانان لە زولانە سیاسەکان لە دەستگا فەرمیەکان چییە؟ من پێم وایە ئەم دوستیەیە یعنی لە حکومڕانی 31 ساڵی کوردی کە دوای سەرنجدان و تا ئێستا کە خراپترین دۆسیەیە و سمعی ئەم هەرێمان نەشرین کردووە بای ئەوەنەی تێیە لە بەردەم محکەمەی هەولێرە سەرۆکی یەکێتی کاک باوەڵ تاڵابانی ڕێکخەری گشتی بزوتنەوەی گوڕان کاک عومەر و هۆزە ئۆپۆزیسیۆنەکان کاک عەلی باپیر مامۆستا سەلاح عەدین کاک تەسوار گشتیان لە بەردەم دادگای هەولێرە بوەستن كبا بارتي بلين ستوكا كاكو ام تانياتو تمثيل ام هرمناكي ابي خو بشانداني صدان هزار كسي دروز بكري اگر ناكري 5000 كس كنوايان ايوا ام حلقه ام بيكونا كريتان ام دوسيا لا غرنكني اما بويزو لا نسكسكان اوي ديكاش اوي كخلق بو بيويستا كردوتي بلام ابي بزن الماتريكي اما زور خرابتر ابي يعني صبحي ام هرمه كان اشكرا تسيركا اما بردام لقى ركراوني دولتي كان ركرايت باشمانا كان ما في مرو دانشي بردام لقى نيراني ولاتان خصوصا بالستان كان دانشي بديان جر ببيانامه كبستلوك حكومته وحكومتك ودا صلادراني هرم ينو توسطو تو اميك اكيد خلاص كان اوان بزماني في دبلوماسي في الين لجيت دوي حكومات بيت اما حل كلشي كاكي سباسكم امانه سيخروا جاسوسي امريكا والمانيا خو اما بابا قراوي كلها وهي شلون تصحيح قرار التمييز كاكي هان من سباسكم كواتا امانه امهرمه برا افاري زخرا من لجياتي مسرور بارزاني بم دير ام کسانی که افغانیان داوا بم 16 مملکت و راپورت ساخته و درو حوالتیان بود درست کردن که بم 16 خلق بدنگ اکی من لجیات یا بم سرتا او روشکار امیانه کوس دادم سپاس کاک ایهان سپاس کم کاک بدران بشک لکاتک لگفتگوکا رویش بلام دوازار بيت شي بكريت بو وي هم اوانيش با كسوكاريان شاد ببنو وهم بتوانين سمعي ديمقراطي لاري من كردستان لكدار ربيت كاكزانا بوغرانوي سمعي ديمقراطي لا هريمي كردستان بيمواني دسلادراني هريم سبا دسلاتي زيبا زيكار سبا دسلاتي يا سادانان لخمي او بسمعه بقرنوا دبروي اوان هم قناغان دبرن كحكومتي هريم برو لبلاك ليز دبا لكم وغاني دولتي لا انزمني اسايش لا همو رخراوكاني ما في مروف اوانيز باچني بويكا حكومتا بخوێنی هەزاران شەهید بەخوێنی ئەنفال بەخوێنی هەڵەبجە دروست بووە وەکو ئەوەی برێت چاوەڕێی کاتەکە بکەن کاتەکەیان تەواو بیت و بڕۆن ئەگەرنا ئەوەی ئەوانە دەیکەن ڕۆژانە ئێمە ئەیبینین شەوانە ئەیبینین بەرامبەر دەرحەق بە خەرکی کوردستان یعنی من
یعنی تایبەتی کەم لەسەر دۆخی زیندانیانی بادینان کاکزانە پێم وایە دۆخی زیندانیانی بادینان لە هەموو شتێک دەرچووە لە عرف لە یاسا لە سیاسی لە عشای بووە بە عقدەیەک بۆ دەسەڵات کە جاران بە ئێمەیانە گوت بادینان کەس ناڕازی نیە لە بادینان هەمووی پێرفێکت کێشەی نیە بەڵام کاتێک کۆمەڵی گەنجێکی گوێر کۆمەڵی ڕۆژنامە نووسێکی ئازا کۆمەڵی مرۆڤی خاوەن ویژدان لەسەر مافی خۆیان لەسەر مافی تەواوی خەڵکی بادینان لەسەر داگیرکردنی زەوی و زاری بادینان دێنە جواب تووشی شۆک بوون لە بۆی قەت قەنەعەتیان نەبوو ڕۆژێک کۆمەڵی گەنجێک بەو شێوە دروستە بێ ئێمە زۆر جار ئامۆژگاری دەسەڵاتەمان کردیە بەڵام بێسوودە لە بۆی کاتێک ویدادیان تیرۆر کرد گوتمان ئێوەی ویدادێک تیرۆرەکەن هەزاران ویداد لەو بادینان دروستە بێ چۆن کاتی خۆی سەردەشتیان لە هەولێر تیرۆر کرد هەزاران سەردەشت لە هەولێر دروست بۆتەوە من زۆرم پێسەیدا کاکزانە بەڕاستی یعنی من هەست بکە لە بەرنامەکە کەمێک گرژی و هەڵچۆن دروست بوو یعنی با ئەو گلەیە لە کورسات نیوز بێ کە ڕاستەوخۆ بەرنمەیەک لەوانی مەسافێکی زۆر بخایەنێ لەسەری کەسێک بێنتە سەر شاشە بە هەموو بەو پەڕی بێویژدانیەوە بە کەسێک بڵێ جاسوس کە بەرگری لە موچەکەی ئەوەکە بەرگری لە موچەکەی کەسوکاری ئەوەکە بە کەسێک برێ جاسوس کە حزبەکەی ئەو ناتوانێت بەرامبەر هێزی نار یەک واو برێ ڕۆژنامە نووسێکی بادینان دەبێ ڕاقبولکەوە کورسات نیوزکاکە وشە ناوێت بەرگری لەم خاک و نیشتیمانە بکە ڕۆژنامە نووسێک ئامادەیە خۆی بە قوربانی بکە کەچی هاتووە بە ڕۆژنامە نووسەرێ بە ڕۆژنامە نووسەر جاسوس بەڕاستی حەقوایە پێداچینەوە بۆ بکەن چێ دێنە سەر شاشە کە بیرروبۆچوون ئازادە ئێمە باسی ڕای ئازا دەکەین کاتەکەم تەواو بووە ببورە نامەوێت گفتوگۆکە وای لێ بێتەوە کاک بەدرا بەلای ڕۆژنامە نووسەوە تۆی کێشی لەوانەی کە بەنای ڕۆژنامە نووسە ببورە کاک بەدران دوا سەر وڵاتیشی ئیقلیمی بۆ دەستگایەکەکەی ناتکاکەم با نەکاتەوە کاک بەدران کاک بەدران کاک بەدران کاک بەدران پاسانەکەم سپاس کاک زانان سپاس کاک بەدران سپاس بەداخەوە کاک زانان سپاس کاکەم کاک بەدران کاک بەدران کاک زانان کاک زانان شاری هەولێرە مەجای من دەتکا کاک زانان کاک بەدران هیچ خەڵک لێمان تێ ناگات ئێستا ببورە کاک زانان کاکەم کاک بەدران کاک زانان کاتان لێکە پەیامەکە ناگات پەیامەکە ناگات پەیامەکە ناگات زانە کاک زانە پەیامەکە ناگات کاک زانان سپاس بۆ کاک زانان تۆفیق پارێزەر و ڕۆژنامە نووس سپاس بۆ کاک بەدران ڕۆژنامەوان سپاس بۆ بەڕێز کاک شۆڕشکەریم پارێزەر سپاس بۆ کاک ئەیهان سەعید بێمان ناخۆشەکە گفتوگۆکە گاتەوە ئاستە بەڵام دیارە خەلەلی گەورە هەیە لە هەر شوێنێک خەلەلی گەورە بوو تووڕەبوون دروستە بێ پێویستە هەمومان بە هەر بیر و بۆچوونێکین بکرێت کە دانیشتنێک بە ئارامی گفتوگۆ بکرێت بۆ ئەوی بگەینە ڕێگە چارەسەر چکە و نیشتیمانی هەمومانە لە زاخۆ تاکو خانەقین لە هەر شوێنێک برینێکە بە برینی هەموو کوردێکە بۆیە با هەموو بیر و بۆچوونەکان قسە بکەن بەڵام دوزار بگەینە دەرەنجامێک ڕەهەند پێشکەش کرا ئێوەش خواتان لەگەڵ ئەمانەتی خوا بوو.